باشە چوار جۆر چاوکە چییە؟ ئەها ئەگەر لەبێ یەکەمیان چاوگی سادە، دووەمیان چاوگی داڕژاو، سێمیشیان هەر چاوگی داڕژاو، بەڵام چوارەمیان چاوگی لێکدراو. چاوگی لێکدراو سەریکە چاوگی سادە بنجیە. بنجی یعنی لە ئەساسەوە لە زمانەکەمان هەیە لە زمانی کوردی ئەمە بنجیە، بەڵام ئەگەر لەبێ ئەم سیانەی تر دروستکراون کە دوو داڕژاومان هەیە، داڕژاوێکیان لە دواوەیە داڕژاو بە پاشگیری پێوترێ، داڕژاویشیان لە پێشەوەی داڕژاو بە پێشگیری پێوترێت. داڕژاو پێشگیری ئەها کەواتە سەیرکە ئەگەر لەبێ ئەم سیانەیان دروستکراون بە سادەکە بنجیە. باشە ئێمەش تا ئێستا هەوتی هەین تا پۆلینۆ هەر کارێکمان دروست کردبێ لە چاوگی سادە و دروستمان کردووە، بەڵام لە دوای پۆلینۆوانەیە لە چوار جۆر چاوگەیشیان بنجیە لە ئەساسەوە لە زمانەکەمانە سییانیان دروستکراون. سەر پێ دەڵێم با باسی چاوگە سادەکە بۆ بکەم بیریت خەمەوە ئەجا باسی چاوگەکانی تری بۆ بکەم. یەکەمیان ئەها لە چاوگی سادە دەست پێ بکەین. چاوگی سادە. چاوگی سادە چییە؟ خۆ دەزانی هەر شتێک سادە بێ مەبەستمان ئەوەیە لە تەنها وشەیەکی واتاداری سەربەخۆ پێکاتوە. کەواتە چاوگی سادە چییە؟ ئەڵێم بریتێ لەو چاوگەیی کە لە تەنها وشەیەکی واتاداری سەربەخۆ پێکاتوە هیچ زیادیەک پێشگر و پاشگیری پێونیە و بە بنجی لە زمانەکەمانە هەیە. وەکو چی؟ ئەها وەکو ئەها خوێندن، وەکو نووسین، وەکو کەوتن، وەکو هێنان، وەکو چوون هەتا دوایی. کەواتە ها چاوگی سادە بریتێ لەو چاوگەی کە لە تەنها وشەیەکی واتاداری سەربەخۆ پێکاتوە هیچ زیادیەک پێشگر و پاشگیری پێوەنێ و بە بنجی لە زمانەکەمانە هەیە. بەڵام ئێمە لە پۆلی 12 لە چوار جۆر چاوگەوە کار دروستەکەیەکیان سادەیە، سییانیان دروستکراوە. یعنی چی؟ یعنی دروستمان کردن. زانین بۆچی دروستمان کردوون؟ لەبەرەوەی پێویستمانە بۆ دەوڵەمەندکردنی زمانی کوردی، بۆ دەوڵەمەندکردنی زمانی کوردی پێویستمان پێێتی. باشە جاها سەیریکە هەموو زمانێکی تر زمانی جیهانی وەکو ئینگلیزی بێ عەرەبی بێ هەموو یەک جۆر فعلیە یان بڵێن یەک جۆر ڤێربی هەیە، هەموو ڤێربەکانیشیان سادەن و بە بنجی لە زمانەکەیە هەیە، بەس بۆ نەکبەتی کورد چوار جۆر چاوگی هەیە. ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە؟ پەیوەندی بە فەقیری زمانەکەمانە، پەیوەندی بە هەژاری زمانەکەمانەوەیە. باشە پەیوەندی بە هەژاری زمانەکەمانەوە، یعنی زمانی کوردی. ئەگەر بۆ منە زمانی کوردی بەراوردکەین بە زمانی عەرەبی یان زمانی ئینگلیزی، بە تایبەتی زمانی ئینگلیزی کە زمانێکی جیهانیە، زمانی ئینگلیزی بەلایانی کەمەوە 12000 ڤێربی هەیە، یعنی 12000 بیسی هەیە. بیس یعنی چاوگەکەیە، ڤێرب یعنی کارەکەیە. باشە 12000 کاری هەیە. باشە هەموو ئەم کارانش سادەن و بە بنجی لە زمانەکەیانە هەیە. باشە 12000 کاری هەیە ئینگلیز بەلایانی کەمەوە 12000 هەیە و هەموو کارەکانیشیان سادەن بە بنجی هەیە. بەڵام زمانی کوردی بە هەر هەمووی 500 چاوگی سادەی ئاوی نییە، بە هەر هەمووی 500 چاوگی سادەی ئاومان هەیە، 500 دانە. باشە ئەیکەواتە 12000 زمانی ئینگلیزی 500 کوردی لێ بڕوە، یعنی 11500 کارمان هەیە کە لە زمانی ئینگلیزیە هەیە و لە کوردیە هاواتای نییە. لە کوردیە هاواتای نییە. جا ئەو کاتە ئەگەر بەون منە کە کوردێک و ئینگلیزیەک بەرێکەوە نابێت کوردێک و ئینگلیزەکە لە یەکتری تێبگەن، یان بۆن من نابێت تەرجمەمان هەبێت. ئەی باشە تەرجمەمان هەیە یان نییە لەبەر ئینگلیزی کوردی هەمانە. ئەی باشە کوردێک و ئینگلیزی لە یەکتری تێگەن یان تێناگەن تێگەن. ئەی کەواتە ئێمە هاتوین بۆ ئەم پڕکردنەوەی بۆشایی زمانی کوردی بۆی زمانی کوردیش دەوڵەمەندکەین وەکو زمانی جیهانی ئینگلیزی یان عەرەبی زمانێکی فراوانیکەین. هاتوین چیمان کردووە؟ بۆی زمانی کوردیش دەوڵەمەندکەین بەرامبەر هەر کارێکی زمانی ئینگلیزیان کە زمانی عەرەبی کارێکی واتەدارمان هەبێ. هاتوین چیمان کردووە؟ هاتوین لە پینۆپەڕۆ چاوگمان دروست کردووە. لە پینۆپەڕۆ چاوگمان دروست کردووە. زانین پینۆپەڕۆ چییە؟ ئێمە ئەم چاوگە سادانەمان هەیە. چاوگە سادانەمان هەیە، زیادیەک ماخسۆت سەری زیادیەک. ئەگەر زیادیەکە بێواتا بوو داڕژاو دروستەکە، ئەگەر زیادیەکە واتادار بوو لێکدراو دروستەکە. ئەگەر زیادی بێواتەکە کەوتە پێشەوە پێدەوتێ پێشگەر، کەوتە دواوە پێدەوتێ پاشگەر. کاتە ئێمە بۆ دەوڵەمەندکردن و
پڕکردنەوەی یان فراونکردنی زمانی کوردی هاتوین لە پینۆپەڕۆ چاوگی واتانێمان دروست کردووە ئەو چاوگە دروست کراوەش کە هەمانە ئەم سیانە پاها داڕژاو بە پاشگە داڕژاو پێشگە لێکراوە سیرکەن هەموو ئەم چاوگە دروست کراوە هەر لە چاوگە سادەکە دروست کراوە هەر لە چاوگە سادەکەەوە چاوگە سادەکەمان هێناوە باشە بەڵام ئاگا لەبێ ئێمە سێ جۆر چاوگی دروستکراومان هەیە یەکێک لەو چاوگە دروستکراونێک کە هەمانە دووەمیان چاوگی داڕژاو بە پاشگرە چاوگی داڕژاو پاشگر ئاگاتان لەبێت چۆن دروستە بێت هەر لە چاوگی سادە دروستە بێ ها ئەمە هەر چاوگی سادە باشە چاوگی سادە بەڵام سێریکە بۆ گۆڕینی واتای ئەم چاوگە چیمان هەیە پاشگرێکی خێنە سەر گوێ بگرن بۆ گۆڕینی واتای چاوگیش یەک پاشگرمان هەیە بۆ گۆڕینی واتای پاشگر نەک وشەیتر بۆ گۆڕینی واتای پاشگری بۆ گۆڕینی واتای چاوگ یەک پاشگرمان هەیە ئەویش چییە بزوێنەوەی پاشگرە بزوێنوە بزوێنەوەی پاشگر ئاشتی کەمان هەبوو لە پۆلیدەیە خوێنمان ئاندن ئەوە بۆ ئێرە نابێت چونکە تەنها گۆڕینی تێنەپەڕ بۆ تێپەڕە کاتێک تێنەپەڕە گۆڕین بۆ تێپەڕ بە ئاندنە بێت بۆ ئێرە نابێت بۆ ئێرە گۆڕینی واتای چاوگێک پاشگرمان هەیە ئەویشی بزوێنوە هاوکو کارچی لێکاڵێ بردنەوە گەڕانەوە هێنانەوە شتنەوە دۆزینەوە ئەمانە ئەمان بەستە کات ئێستا ئەنجا بزانە چاوگی داڕژاو پاشگر چییە بریتە لەو چاوگێکە لە چاوگێکی سادە و پاشگری و بزوێنەوە دروستە بێ یعنی چی سەیریکە یعنی کاتێک ئەم پاشگرا خێنە سەر چاوگە سادەکە ئەم پاشگرە معنای چاوگە سادەکە دەگۆڕێت و دەیکا بە چاوگێکی داڕژاو بە پاشگری واتانوێ یعنی چاوگەکە بە سادەی واتایەکیەیە کە پاشگرەکە شێخێنە سەر واتایەکی نوێ بەخشی ئەگەر واتای دووبارە بوونۆش بگەێنێت واتای دووبارە بوونش بگەێنێت چۆن دەبا من لە پینۆپەڕۆ چاوگو بۆ دروستکەم بەرامبەر چاوگەکانی زمانی عەرەبیان زمانی ئینگلیزی بۆ نا بۆ نایەنە ئێوانی باشتر چاوتان لێوە تۆرە ئێوە باشە تووسێوە ئەم لاوەیتر چاو لێتی دەتاو دانیشە یاڵە باشی من با من چاوگی داڕژاو بە پاشگر دروستکەم بۆچی بۆەوەی زمانی کوردی دەوڵەمەندکەم بۆ منە چاوگی خواردن هەیە ئەمە خواردن باشە خواردن لە عەرەبیە بەرامبەر مەزدەری ئەکلە ئەکل لە ئینگلیزیە بە خواردن دەوترێت ئیت باشە پێوتێ ئیت دەواز لە کوردیەکە بێنم با لە عەرەبی ئینگلیزیەکە و شتێکەتان تێبگێنم لە ئەکل بەرامبەر ئەکل لە عەرەبیە مەزدەرێکمان هەیە شەرب بە ئینگلیزی پێوتێ درنک باشە درنک سەیریکە لە عەرەبی ئینگلیزیەکە تێبگەن ئەکل لەکوێ و شەرب لەکوێ ئید لەکوێ و درنگ لەکوێ دووکاری جیاوازن وایە خۆ دەزانی ئیت بۆ شتێکە بێ کە شلەمەنی نەبێ نان بێ بسکێت بێ میوە بێ بەڵام درنگ بۆ چیە بێ بۆ شلەمەنیە بێت وایە بۆ شلەمەنیە بێ من بە تۆ ئەڵێم توخوا لە کوردیشە وەکو عەرەبی ئینگلیزیەکە بەرامبەر شەرب و درنگ من بە تۆ ئەڵێم بەرامبەر شەرب و درنگ کارێکی سادەی واتادارمان هەیە لە زمانی کوردیا بە بنجی هەبێت تێناگەن سەریکە وتمان خواردن یعنی ئەکل و ئیت لە ئینگلیزیە بەرامبەر ئیت درنگمان هەیە بەرامبەر ئەکل شەربمان هەیە باشە ئەمانە شەرب و درنگ کارێکی سادەی واتادارن لە زمانەکانی خۆیانە ئەی باشە ئێمە لە کوردیدا بەرامبەر شەرب و درنگ کارێکی سادەی واتادارمان هەیە بە بنجی لە زمانەکەمان هەبێ نەخێر ئەیەکرێ زمانی کوردی شەرب و درنگیتیانە بێ شەرب و درنگیتیانە بێ نابێت باشە شەرب درنگیتیانە بێ نابێت ئەیکاتە کە نەمان بێت چیەکەین ئەبێ بۆی دروستکەین بۆمان دروست کردو چۆن لە پینۆپەڕۆکە چییە هەر ئەم خواردنمان هێناوە ئەمە خواردن چیە خێنە سەر بزوێنوێ خێنە سەر وەرە بزانە ئەو بزوێنوەیە چەندێک مهمە کاتێک ئەم بزوێنەوە خێنە سەر خواردنەکە ئەو بزوێنوەیە معنای خواردنەکە لە ئەکل و ئیتەوەکە بە شەرب و درنگ کاتە بوو بەچی خواردنەوە خواردنەوە خۆ بەشە زۆرەکە هەر چی هەر خواردنەکەیە بەس بزوێنەوەکە چی لێ کرد واتاکەی گۆڕی و کردی بە چاوگێکی داڕژاو بە پاشگری واتانوێ باشە کاتە بزانە ئەو بزوێنێت چەندێک مهم بوو واتای ئەو چاوگێ لە ئەکل و ئیتەوە کرد بە شەرب و درنگ نمونەی تر خوێندن لە عەرەبیە بەرامبەر مەزدەری تەدریسە تەدریس باشە لە ئینگلیزیدا بە تەدریس دەوترێت ستەدی پێ دەوترێت ستەدی
باشە واز لە کوردیەکە بێنە با لە عەربی نزیکەوت تێبگەین لە عەربیا بەرامبەر تەدریس قیراءەمان هەیە قیراءەمان هەیە بە قیراءەش لە ئینگلیزیە دەوتێت ڕیت باشە دەسێریکە تەدریس لەکوێ قیراءە لەکوێ ستەدی لەکوێ ڕید لەکوێ دووکاری جیاوازن هەرێکان ئێستا ئێمە چیەکەین ئای ستەدی کوردیشەکەین وایە ئەی بنێڵێ ئاڕید کوردیش کاتە نابێت کاتە لە کوردیا ئایا بەرامبەر قیراءە و ڕید کارێکی سادەی واتادارمان هەیە بۆ ئەوەی کە لە زمانەکە هەبێت نەخێر چیمان کردووە بە پینۆپەڕۆمان دروست کردووە چونکە زمانی کوردی ناکرێت بۆ قیراءە و ڕیدیتیانە بێ هاتوین چیمان کردووە هاتوین هەر خوێندنەکەمان هێناوە خوێندنەکەمان هێناوە چی ماخستۆ سەری بزوێنەوەکێک ماخستۆ سەری بزوێنوە بزانە ئەو بزوێنێت چەندێک مهمە کاتێک ئەیخێنە سەر خوێندنەکە ئەو بزوێنوێ معنای خوێندنەکە لە تەدریس و ستەدیۆکا بە قیراءە و ڕید کەواتە کاڵی خوێندنەوە کاڵی خوێندنەوە ئەم بزوێنوەیە چی کرد واتای چاوگەکەی لە تەدریس و ستەدیۆ کرد بە قیراءە و ڕید بزانە هاو بزوێنوێ چەندێ مهم بوو جاها ئێمە نمونەی ترمان زۆرە بۆ نمونە هەر سێریکە لە کوردی زمانی کوردی ئەوەندە هەژارە یەک کلۆز و ئۆپنی بەسی چێتیای نییە کلۆز و ئۆپنی بەسیت کە ڕۆژانە دەیان جار پێویستمانە بێت بۆ منە کردن بە واتای ئیشێ کارێ بکەی بەس کردن بە تەنیا نایە قەت بە غەڵەت بەکاری ئێنی نەجینا بە تەنیا نایەت کردن ئەمە کارێکە باشە ئەی باشە ئەگەر بڵێ دەرگاکەم ئەڵێ چی ئۆپن ئۆپن نیمانە چۆن بۆمان دروست کردووە لە کردن لەگەڵ بزوێنوە بوو بەچی کردنەوە واتاکەی گۆڕی بردن بەواتە شتێک بەریڵێ قەڵەمەکەم برد بەزەها کەڵی بردنەوە بوو بەچی بوو بە وین یان فەوس ئەڵی یاریەکەمان بردەوە یان بۆ نمونە گەڕان یعنی سێرچ وایە ئەی باشە کەڵی گەڕانەوە گەڕان سێرج یان بەحث باشە کەڵی گەڕانەوە شەر یعنی سێرچ یعنی بەحث نەخێر یعنی کەمباک کاتەها بزانە ئەو بزوێنە واتاکانی گۆڕیکردنی بە چاوگێکی داڕژاو بە پاشگیری واتانێ باوکی من هەموو کارێک لە دوو ڕۆبۆت باس دەکەم لە ڕووی واتاییەوە لە ڕووی یاستاییەوە لە ڕووی واتاییەوە واجب نییە لەسەرت بەڵام ئەبێ بزانی لایەنە واتایەکەی تێبگەیت اینجا لایەنە ڕزمانەکەشی تێگەیت ئەی چۆن لە ڕووی واتاییەوە هەرێکێک لەم بزوێنوانە بزوێنوی پاشگرانە چوونە سەر ئەم کارانە و چاوگێکی داڕژاو بە پاشگیری واتانەی دروست کرد بەس ئەزانی بۆ پۆلی 12 من لە ڕووی ڕێزمانیەوە چی ئیشەکەم بەم چاوگە داڕژاو بە پاشگرانە هەیە ئەزانی لە ڕووی ڕێزمانیەوە ئیشی چیم بەم چاوگە داڕژاو پاشگرانە هەیە ئیشی ئەوم پێوێتی لە کاتی دروستکردنی هەر ڕێژەیەکی کار لەم چاوگە داڕژاو پاشگرانەوە دەبێت ئاگاداری ئەو پاشگرانە بین بزانین چۆن لەسەر یاسای دروستبوونی کارەکان دانینەوە جۆ بگرن لە ڕووی ڕێزمانیەوە لە کاتی دروستکردنی هەر ڕێژەیەکی کار لە چاوگی داڕژاو بە پاشگرەوە دەبێت ئاگاداری ئەو پاشگرانە بین بزانین چۆن لەسەر یاسای دروستبوونی کارەکان دانینەوانێ ئێستا فێریشتانەکەم چۆن بۆ نمونە سێریکە پرسیارێک لێرەدا دوایە ئەمە دەرسەکانمان هەمووی ئەوەیە خەمتان نەبێ ئەڵێم چی ئەڵێم لە چاوگی خوێندنەوەوە خوێندنەوەوە کاری ڕابردووی دووری ڕاگەیاندن دروست بکە باشە باوکی من تۆ هەر کارێک کە دروستەکەی لە پۆلی 12 هەموو کارە بە یاسا دروستە بێت هەموو کارە بە یاسا دروستەکەین یاسای ڕابردووی دووری ڕاگەیاندنیش چییە قەت زایدن بوو قەت زایدن بوو باشە کەواتە قەت زایدن بوو ئەمە یاسای دروستبوونی کای ڕابردووی دوور ڕاگەیاندن یعنی ئێستا ئێمە بۆ دروستکردنی ئەم کارە ئەبێت چی چاوگەکە وەرگرنی قەت وەرگرنی قەت یعنی چی ناقزنون وایە سەیریکە چۆن خوێندنەوە ئەمە خوێندنەوە چیەکەین نونەکە لا دەبین قەت یعنی بەس نون لا دەبێت چی مایەوە خوێند لەگەڵ بزوێنەوە باشە خوێن لەگەڵ بزوێنەوە سەیریکە ئەگە من ئێستا فێر نەکەم ئەو پاشگرە چی لەکەیت تۆ دووشت ئەکەی لێرەدا هەردووشی غەڵەتە یەکەمیان ئەوەیە تۆ ئەچی لەبەرەوەی ئەو بزوێنەوەی کێشە بۆ دروستەکات بزوێنەوەکە لابێت باشە کە بزوێنەکەش لابر ڕێک سەفرە بۆچی چکە تۆ واتای چاوگەکەت گۆڕی من چی مایوتێتە ڕیدەمایێتەوە ئەیکێتەوە بەستەدی نابێت کاتە خوێندەوە لە خوێندنەوەوانەیە کاتە ئەمە ڕیدە باشە
ئەبێ پاشگرەکەەوە بیکە ئەمە یەک دووش ئەگە بەپی یاساکە کەڵێ قەت زایدەن بوو تۆ بێ هەموو قەدەکە ئاوا بنووسیتەوە بڵێ چی بڵێ خوێندەوە زایدەن بوو خوێندەوە بوو بڵێ خوێندەوە بوو توخوای بوو شوێنی شتی وامان هەیە خوێندەوە بوو تخوا شێتیش قسەی واکە نەخێر ئەمە کفرە ئەمە کفرە ئەزانی ئەمە بۆ چیەکەی لەبەرەوەی تاسە نەوزانی ئەو پاشگرە چی لێ بکەیت بۆ نەمەوە دووە ئەگەر کارێک داڕژاو بە پاشگر بوو ئەزان پاشگر چۆندانرێتەوە لە ناو یاسای دروستبوونی کارە چۆندانرێتەوانێ پاشگر لە ناو ڕێژەی کارە هەمیشە ئەچێتە دوای هەموو شتێکەوە لە ناو کارە لە ناو کارە هیچ شتێک نییە بچێتە دوای بزوێنەوەی پاشگر ئەچێتە دوای هەموو شتێکەوە کاتە سێریکە مادەم ئەم قەدە داڕژاو پاشگرە یعنی جگە لە یاسا گشتێکە ئەبێ ئەو پاشگرش دابنین لە ناو یاسا گشتێکەیە ئەو پاشگرە چۆندانرێتەوە و تۆ منە پاشگر هەمیشە ئەچێتە دوای هەموو شتێکەوانێ کاتە یعنی یاساکە بەم شێ دروستەکەین کاتە کە ئێستا ئەڵین قەت بەسما قەدە سادەکەی خوێند ئەنجا زایدەن چی نیشانەکە بوو ئەنجا بیرمان نەچێ مادەم داڕژاو پاشگرە بزوێنەوەی پاشگرەکە دانینەوە کاتە بوو بەچی بوو بە خوێندبووە کاتە ئێستا تێگەیشتی حکمەتی داڕژاو بە پاشگر لە چیایە کە من فێرم کردووی ئەبێ بزانی ئەو بزوێنەوەی پاشگرە چێتە دوای هەموو شتێکەوانێ باشە با بچینە سەر چاوگی داڕژاو بە پێشگر دووەمیان سێمیان چاوگی داڕژاو بە پێشگر باوکی من چاوگی داڕژاو پێشگیریش هەر لە چاوگی سادە دروست دەبێت ئەمە هەر چاوگی سادە بەس ئەم جارە بەشە زیادەکەی ئەچێتە سەری ئەکەێتە چۆوە پێشەوە کە کەوتە پێشەوە پێ دەوتێت پێشگر کاتە پێشگیر ئەچێتە پێشەوە کاتە سەیرکە ئێستا چاوگی داڕژاو بە پێشگر چییە؟ ئەهاڵم بریتێ لەو چاوگەی کە لە پێشگرێک و چاوگێکی سادە دروست بووە لە پێشگرێک و چاوگێکی سادە دروست بووە یعنی چی؟ یعنی کاتێک ئەم پێشگراچێتە سەر چاوگە سادەکە ئەو پێشگرە معنای چاوگە سادەکە دەگۆڕێت و دەیکا بە چاوگێکی داڕژاو بە پێشگری واتانی یعنی چاوگەکە بە سادەی واتایەکی هەیە بە پاشگرەکەشەوە واتایەکی نوێ دەبەخشێت چۆن؟ بۆ نمونە ئێمە چاوگی هێنانمان هەیە چاوگی هێنانمان هەیە هێنان باشە هێنان لە عەرەبیە بەرامبەر مەزدەری جەلبە قەڵی ئاوەکەم هێنا ئەڵێ جەلەبتو ماء باشە دەسێریکە لە عەرەبیە هەر بەرامبەر جەلب مەزدەری ترمان هەیە بۆ نمە تەمرینمان هەیە بۆ نمە ئیبداعمان هەیە سەریکە ئیبداع لەکوێ تەمرین لەکوێ جەلب لەکوێ هەرێکیان چاوگێکی سادەی واتەدارن واتایەکیان هەیە لەوانەیە بڵێن پیتیان ئێلێکتری بچێ ئەی تو خوا من بە ئێواڵێم لە کوردیشە بەرامبەر تەمرین و ئیبداع عینەن هێنانەکە کارێکی سادەی واتەدارمان هەیە بە بنجی لە زمانەکە هەبێ نیمانە ئەی کە نەمان بێ ئەکرێت زمانی کوردی تەمرین و ئیبداعیتیانە بێ نابێت کاتە بێ لە پینەوپەڕە بۆی دروستکەین بۆمان دروستکەوە هیچ چۆن هاتوین هەر چاوگی هێنانەکەمان هێناوە چاوگی هێنانەکەمان هێناوە چی ماخستۆ سەری ڕایەک ماخستۆ سەری بزان ئەو ڕایە چەندێ مهمە کاتێک ئەو ڕایە ماخستۆ سەر هێنانەکە ئەو ڕایە واتای هێنانەکە لە جەلبەوە ئەکا بە تەمرین کاتێک ئەڵێ ڕاهێنان ئەڵێ ڕاهێنان بزانە خۆ بەشی زۆری ڕاهێنانەکە هێنانەکەیە بەزان ڕاکەواتەکەی گۆڕی کردی بەچی تەمرین یان بۆ نمونە ئەمە هەر هێنان چێ خێنە سەری دایەکی خێنە سەر بزانە ئەو دایە چەندێ مهمە کاتێکی خێنە سەر هێنانەکە ئەو دایە واتای هێنانەکە لە جەلبەوە کا بەچی کا بە ئیبداع قەڵی داهێنان داهێنان داکەواتاکەی گۆڕی ئەجنا خۆ بەشی زۆری داهێنانەکە شەر چێر هێنانەکەی ئێرەیە بەس داکەواتاکەی گۆڕی اینجا باوکی من پێشگر وەک پاشگر نییە پاشگر هەر یەک دانەمان هەیە بزوێنوە باشە بەڵام پێشگر زۆرمان هەیە ئەو پێشگرانی کە زۆر بەکاردێن ئەمانن ڕا دا هەڵ دەر وەر پێ لێ تێ هەتا دوایی باشە سەیرکە بۆ نمونە ڕا لەگەڵ کێشان خۆی یعنی باڵانس میزان باشە ئەی تخوا کە ڕاکەیتە سەر لێ ڕاکێشانی سەر یعنی میزان باڵانس نەخێرە یعنی سەحب شتێک ڕابکێشی باشە واتاکی گۆڕی دا لەگەڵ خستن سەیرکە خستن بەم واتە ئەڵێ قەڵەمەکەم خست ئەی تخوا کەیکێ بە داخستن
داخستنی شەر یعنی قەڵەمەکەم خست هاوتمان بەرامبەر کلۆزە واتاکەی گۆڕی هەڵ لەگەڵ هاتن بوو بەچی هەڵهاتن باشە هەڵهاتن بۆ دووشت بەکارێت توانێت بێت دزەکە هەڵهات دەتوانێت بێت خۆر هەڵات ئێستا کوردی ماوێتی شتیکە دروستکات دەر لەگەڵ چوون ئەڵێ دەرچوون دیسان ئەڵێ باوکم لە ماڵەوە دەرچوو ئەشتوانێت بڵێ خوێنکارەکە لە تاقیکردنەوەکەدا دەرچوو بە واتای شت بەکاردێت وەر لەگەڵ گرتن گرتن بۆ منە پەتێکە گرڵی پەتەکەم گرت باشە بەس کاڵی وەرگرتنی شەر یعنی پەتەکەم وەرگرت نەخێر یعنی بۆ نە ئاوەڕێکەڵی قەڵەمەکەم وەرگرت باشە لێ لەگەڵ نان ئەڵگەر لێ بێ ئەو نانە نانی خواردنەکە نییە نانی خبز و برێتەکە نانی کارە نانی کاریش بەتەنیا بەکار نایێت زۆر جاڵێ هەنگاونان ئەڵێ شعری کوردی لە قۆناغی پێشودا هەنگاوی گەور و گرنگی نابوو هەنگاونان ئەومان هەیە یان بۆ نمونە زستانە هاوش و شێش شکاوە بۆ نمە هیچی لێ نییە چیەکەم پەڕۆیەک دانێم مەڵێم پەڕۆکەم لە کوونەکە نایە پەڕۆکە لە کوونەکە دەنێم ئەوە لەویایە ئەو نانە لە کوونەکە دەنێمیان لە کوونەکەنا کاتەوە کارە بەڵام بەتەنیا نان بەکار نایێت باشە بەڵام من لێرای خەمە سەر نان بوو بەچی لێنان واتاکەی گۆڕی کردی بەچی لێنان ئەڵێ چێشتەکەم لێنە تێگەشتی کاتەها لە ڕووی واتاییەوە هەرێکێک لەم پێشگرانە چوونە سەر ئەم چاوگە سادانە و چاوگێکی داڕژاو بە پێشگیری واتانوی دروست کرد بەس کچەکانم ئاگاتان لەبێ بۆ لەمە دووە لە ڕووی ڕێزمانیەوە من ئیشێکم بەم پێشگرانە هەیە لەمە دووە لە ڕووی ڕێزمانیەوە بەم پێشگرانە دەڵێن بەشی یەکەمی کار ئاگال لە خۆت بێ پێی دەڵێن بەشی یەکەمی کار نەچن فەلسەفەیەکی قۆڕ لە مێشکی خۆتا دروستکەی بڵێ بەشی دووەمیشمان هەیە نەخێر کارە ئەسڵیەکە ئەو خۆیەتی بزوێنش پێی دەوتێ پاشگر نەک بزوێنە پێ بترێت بەشی دووەم کەواتە لەمە دووە بەم پێشگرانە دەوترێت بەشی یەکەمی کار لەمە دووە بەم پێشگرانە دەوترێت بەشی یەکەمی کار کەواتە ئەمە ئەڵێن بەشی یەکەمی کار کەواتە کە لەمە دواوتمان داڕژاو بە پێشگر یەکسە داڕژاو پێشگیری یعنی چی هەیە چی دێتە مێشکەوانەیە بەشی یەکەم ئەو بەشی یەکەمانە پێویستمانە تاوەکو حەچی لە کار و جێنای لکای بەرکارابین پێویستمان پێێتی باشە بابێنە سەر چوارەمیان چاوگی لێکدراو یەڵا بزانین چاوگی لێکدراو چییە چاوگی لێکدراو چاوگی لێکدراو هەر لە چاوگی سادە دروست دەبێت ئەمە چاوگی سادە دروست دەبێت بەس ئەم جارە ئاگاتان لێبێ ئەم جارە ئاگاتان لێبێ کاڵین لێکدراو چ کاتێک پێی دەوتێ لێکدراو ئەبێ دوو بەشی واتاداری هەبێت یعنی ئەم جارە ئەو بەشی ئەچێتە سەر چاوگە سادەکە چییە وشەیەکی واتادارە وشەی واتادارە کاتە سێریکە چاوگی لێکدراو چییە ئەڵێن بریتێ لەو چاوگەی کە لە وشەیەکی واتادار و چاوگێکی سادە دروست دەبێت یعنی کاتێک ئەم وشە واتادارە چێتە سەر چاوگە سادەکە ئەم وشە واتادارە معنای چاوگە سادەکە دەگۆڕێت و دەیکا بە چاوگێکی لێکدرای واتانی یعنی چاوگەکە بە سادەیی واتایەکیەیە کە وشە واتادارێکە شێخێنە سەر واتایەکی نوێ دەبەخشێت بۆ نمونە کەوتنمان هەیە کەوتن باشە کەوتن لە عەرەبیە بەرامبەر مەزدەری وقوع ئەڵێ مناڵەکە کەوت ئەڵێ وەقع الطفل باشە هەر لە عەرەبیە بەرامبەر وقوع تەقەدوممان هەیە سێریکە وقوع لەکوێ و تەقەدوم لەکوێ ئەی ئێمە لە زمانی کوردیا بەرامبەر تەقەدوم کارێکی سادەی واتادارمان هەیە بە بنجی لە زمانەکەمانە هەبێ نەخێر کەواتە هەروەمان دروست کردووە لە پینۆپەڕۆکە چییە ئەجا دیسان ئاگال لەبێت وشەی واتادارمان زۆرە وشەی واتادار بۆ نمونە لێرەیاڵێکی پێش بزانە ئەو پێشە چەندێک مهمە کاتێک ئەخێنە سەرکەوتنەکە ئەو پێشە معنای کەوتنەکە لە وقوع کا بەچی کا بە تەقەدوم کەواتە کاڵی پێشکەوتن عەرز و ئاسمانی فەرقە لەگەڵ وقوعە باشە کەواتە بوو بە تەقەدوم جاوەکو پێم وتن وشەی واتاداریشمان زۆر ئەو شە واتادارانی کە هەمانن وەکو ئەمانە پێش دوا سەر ئەنجام دروست ئامادە هەتا دوای سەریکە دوا لەگەڵ خستن بوو بەچی دوا خستن ئێمە ئێستش لە مەکتەب ڕێین ئیمتیحانەکەمان تەئجیل کرد کاکە تەئجیل عەرەبیە بۆ قسەیەکی کوردی ناڵێ ئەگەر بڵێی تاقیکردنەوەکەمان دوا خست
باشە سەر لەگەڵ کەوتن بوو بەچی سەرکەوتن یعنی چی یعنی ئینتیسار باشە ئەنجام لەگەڵ دان ئەگا لێ خۆدانە دانی گەنجسەکە نییە دانەکەی ناودەم دانی کارە ها دانی کاریش ئەوکو پێم وتی دان نانکردن مەتەنیا بەکار نایە ها زۆرجاڵی پارەکەم دا بە هەژارەکە یان پارەکە دەدەم بە هەژارەکە کەواتە ئەگەر لەبێ کەواتە بوو بەچی ئەنجامدان یعنی تەنفیس باشە دروست لەگەڵ کردن بوو بە دروستکردن یعنی چی یعنی بینا ئامادە لەگەڵ بوون بوو بەچی ئامادە بوون ئەها یعنی حضور ئاسێریکە کەواتە دیسان ئەگەر لەبێ هەرێکێک لەم وشەواتادارانە چوونە سەر ئەم کارە سادانە و چاوگێکی لێکدرایی واتانوی دروست کرد کەواتە گوێ بگرن ئاگاتان لەم قسێ بێ بۆ لەمە دووە لە ڕووی ڕێزمانیەوە بە زەڕە جیاوازی نییە لە نێوان چاوگی داڕژاو بە پێشگر و لێکدراو لە ڕووی ڕێزمانیەوە بە زەڕە جیاوازی نییە لە نێوان چاوگی داڕژاو پێشگر و لێکدراو باشە بەس ئەوەیە ئاگا لەبێ پێشگر بێواتایە ئەمەیان وشەی واتادارە ئەجینا هەردووکیان کەوتنە پێشەوە باشە کە بکەونە پێشەوە چۆن وتمان بم پێشگرانە دەڵێن بەشی یەکەمی کار لەمە دووە بەم وشەواتادارانەش دەوتێت بەشی یەکەمی کار لەمە دووە بەم وشەواتادارانەش هەر ئەڵێن بەشی یەکەمی کار پێڵین بەشی یەکەمی کار کەواتە ئاگا لەبێ بۆ لەمە دووە کەوتمان بەشی یەکەم یەکسەرە بێتی لە مێشکدا بە چکارێ بەشی یەکەمی هەیە داڕژاو بە پێشگر و لێکدراو ئەی کەوتیشمان داڕژاو پێشگر لێکدراو داڕژاو پێشگر لێکدراو یعنی چی هەیە بەشی یەکەمی هەیە کەواتە ئەم بەشی یەکەمانەشمان پێویستە هەم بۆ دروستکردنی کار هەم لە ئەرکی جێناوە لکاوەکانە سیرکە چۆن داڕژاو بە پاشگرم بە تەنیا خوێند داڕژاو پاشگرم بە تەنیا خوێند وتمان ئەبێ بزانین ئەو پاشگرە چۆن لەسەر یاسای دروستبوونی کارەکان دانیتوانێ باوکی من ئاگا لێبێ لەمە دووە ئەم کارانەش کە بەشی یەکەمی هەیە مهمەی دەرسەکەی من ئەوەیە کە بزانێت چۆن بەشی یەکەم لەسەر یاسای دروستبوونی کاردانرێتوانێ سیرکەنەها ئاگاتان لێبێت ئەم کارانە لە بەروی بەشی یەکەمیان هەیە ئیشی ئێمەش ئەوەیە ئیشێکی ڕێژەکانی کار بزانین ئەم بەشی یەکەمانە چۆن لەسەر یاسای دروستبوونی کارەکان دانرێتوانێ جۆ بگرە با فێرت کەم چۆن پاشگر وتمان بزوێن واچێتە دوای هەموو شتێکەوە ئەگەر کارێکیش بەشی یەکەم هەیە بێ بەشی یەکەم لە ناو کارە یاسای دروستبوونی کارەکێتە پێش هەموو شتێکەوانێ کاتە ئێستا کاتە ئیشی من لێرەدا ئەوەیە کە داڕژاو بە پێشگر و لێکدراو کە بەشی یەکەمی هەیە ئاگا لەبێ لە کاتی هەر دروستکردنی هەر ڕێژەیەکی کار لە کاتی دروستکردنی هەر ڕێژەیەکی کار لە چاوی داڕژاو بە پێشگر یان لێکدراو دەبێت ئاگاداری ئەو بەشی یەکەمی کارە بین بزانین چۆن لەسەر یاسای دروستبوونی کارەکان دانینەوانێ دەبێت ئاگاداری ئەو بەشی یەکەمی کارە بین بزانین چۆن لەسەر یاسای دروستبوونی کارەکان دانینەوانێ سێریکە چۆن بۆ عینەن ئێرە پرسیارێکت بمێ پرسیار ئەڵێم چی ئەڵێم لە چاوگی سەرکەوتنەوە کاری ڕابردووی بەردەوامی ڕاگەیاندن دروست بکە باشە کە لەم چاوگەوە کای ڕابردووی بەردەوامی ڕاگەیاندن دروستەکەی وتمان هەموو کارێ بە یاسا دروستە بێ لە دەرسی داهاتووە کاچینە سەر کار ئاگەر لێبێ ڕابردووی بەردەوامی ڕاگەیاندن یاساکەی چییە دە زایدن قەت باشە یاساکەی دە زایدن قەتە باش ئەجا ئاگەر لێبێ کە تۆ کاری ڕابردووی بەردەوامی ڕاگەیاندن دروستەکەی یعنی بۆ دروستنی ئەم کارەوێت چی چاوگەکە وەرگری ئەبێ قەت وەرگری قەت یعنی چی سەرکەوتن چی بکەیت نونەکە لابیت ئەوەی کەمایە بریتێرە چی سەرکەوت کەواتە سەرکەوت ئەمە چییە کارەکەیە ئەمە قەدەکەیە پەلەمەکە ئەمەیە ئەو فێرکەم تۆ کە یاساکە ئەڵێ چی یاسای ڕابردووی بەردەوامی ڕاگەیاندن دە زایدن قەت تۆ بە حسابی یاساکە بێ بە حسابی یاساکە بڵێ چی ئەبێ بڵێ دە زایدن سەرکەوت وایە بوو بە چی دە سەرکەوت تخوا ئای بشوورێ مەشتی وامان هەیە نەخێر ئەزانێمە پەیوەندی بە چیەوەیە پەیوەندی بەوەیە ئەم کارە لە بەروی لێکدراوە بەشی یەکەمی هەیە ئەبێ بزانین ئەو بەشی یەکەمە چۆن لەسەر یاسای دروستبوونی کارەکان دانێتەوە
وتشمانە گەر بەشی یەکەمی هەبوو کارێک بەشی یەکەمی هەبوو بەشی یەکەم چۆن دانێتەوە چۆن وتمان پاشگر ئەخێنە دوای هەموو شتێکەوە ئەگەر کارێکیش بەشی یەکەمی هەبوو بەشی یەکەم لە پێش هەموو شتێکەوە نووسینەوە کاتە سێریکە ئەم کارە مادەم بەشی یەکەمی هەیە ئەبێ لە پێش هەموو شتێکەوە یەکەم جار بەشی یەکەمی کارەکە بنووسینەوە ئەنجا بە پێی یاساکە کارەکە دروستکەین بەشی یەکەمی کار یعنی چی؟ یعنی ها یەکەم جار سەر دانیتەوە ئەمە سەر باشە ئەنجا زایدەن دەیەکە ئەنجا زایدەن کەوتەکە کاتە بوو بەچی سەر دەکەوت سەر دەکەوت کاتە من مهمەی داڕژاو بە پاشگر داڕژاو پاشگر بزوێنوە لەگەڵ ئەگەر کارێ بەشی یەکەمی هەبێ داڕژاو پێشگورێکراو ئەزانی چی بوو حکمەتەکەی لێرە من فێرم کردن حکمەتەکەی ئەوەیە ئەبێ ئەگەر کارێ داڕژاو پاشگر و بزانین پاشگر ئەستەچۆ و تشمان ئەستەچۆ دوای هەموو شتێک لە ناو کارە ئەگەر کارێکیش بەشی یەکەمی هەبوو بەشی یەکەم چۆن دەنووسینەوە ئەکەیتە پێش هەموو شتێکەوە لە ناو کاردا باشە دەسێریکە چۆن پاشگرمان بە تەنیا خوێن وتمانە سێ دوای هەموو شتێکەوە چۆن بەشی یەکەممان خوێن بە تەنیا وتمان بەشی یەکەم ئەگەر کارێک هەیە بێ لە پێش هەموو شتێکەوە نووسێتەوە هەندێک کارمان هەیە لە یەک کاتە هەردوو باڵەکەی هەیە هەردوو باڵەکەی هەیە هەردوو باڵەکە ینی هەم بەشی یەکەمی هەیە هەم پاشگری هەیە ئەو کاتە چۆن دەیانیتوانێ وەکو ئەوەی کە فێرم کردووی بەشی یەکەم لە پێش هەموو شتێکەوە پاشگریش لە دوای هەموو شتێکەوە دانیتوانێت چۆن ئەها هەندێک کار لە یەک کاتە هەردووشیمان هەردووشی هەیە ئەها بۆ نە ئەڵێم چی ئەها بۆ نە کردن باشە کردن لەوێ وتم کردنەوە کردن بە ئۆپن وایە کردنەوە ڕێکی ڕێی دەرگاکەم کردەوە بەس ئایا کاڵی لێکردنەوە ئەڵی وێنەکەم لێکردنەوە شارکردنەوەکەی ئۆپنەکەیە نەخێت کاتە هاوا تاکەی گۆڕی کاتەمە لێک کاتە هەردووشیمان هەیە بێ ئاگامان لێبێت یان بۆ نمونە دان وتمان بە دنیا بەکار نایەت دەوەرە یەک جواب چێ لە عەرەبیات جواب لە کوردیانیمانە چۆنمان دروست کردووە ئەها ئاومان دروست کردووە ئەمە وەڵام دانەوە ها لە هەمان کاتە بەشی یەکەمیشی هەیە پاشگریشی هەیە باشە ئاها یان بۆ منە وتمان گرتن باشە گرتن ئەها لە سەرەوانەیە کردمان بە وەرگرتن ئێشتوانی بڵێ وەرگرتنەوە کاتان لەمان کاتە هەردوو بەشەکەی هەیە ئەگەر کارێک لە ئیمتیحانەتی هەردوو بەشەکەی هەبوو وتمان چۆن پاشگر بە تەنیا وتمان لە دوای هەموو شتێکەوە نووسینەوانەیە چۆن وتمانەگە کارێ بەشی یەکەمی بێ لە پێش هەموو شتێکەوە نووسینەوە ئەو کاتە بێ هەردوو باڵەکە لە شوێنی خۆیان بنووسیتەوانێ باشە کەس پرسیارێکی خێرا هەیە ئەمانە دیسان پێویستمانە بۆ دەرسەکانی پۆلی 12 ئەگەر ڕستمیشی ناگرنی کوژێنمەوانێ پلەم مەکە جارێ ئەمە هەمووی جێبەجێکردنە لە ناو دەرسەکانی پۆلی 12 جێبەجێکەین تۆ مهم ئەوەیە بزانی بەشی یەکەم ئەگەر هەمان بوو چۆن دانێتەوە پێش هەموو شتێک پاشگر هەمان بوو چۆن دانێتەوە دوای هەموو شتێک باشە ئەتە دوایی لە دەرسەکانی پۆلی 12 ئەمان و فێرەکەم بەڵام ئەگەر یارمەتیم بێ باشتر منژی سڕمانی هەر بۆی زوو تاڵین دەستەکانە خۆش بێ بس خوش بێ باوکی بوو ئێستا ئەنجاها سەریکە یەک پێشەکیت ئێمە لە سێمەوە لەسەر دەرسەکانی پۆلی 12 بزانی ئەم بەشی یەکەمی کارە مەبەستمان چییە و چیەکەین ساچنە سەر سێمیان کار لە ڕووی شێوازەوە ئەها سێمیان ئەڵێن کار
لە ڕووی شێوازەوە کار لە ڕووی شێوازەوە طبعا لە پۆلی 12 کار 4 شێوازی هەیە ئەڵێن کار 4 شێوازی هەیە 4 شێوازەکە چین ئەمانن یەکەمیان شێوازی ڕاگەیاندن لە عەربیانی ئیخباری دووەمیان شێوازی دانانی یعنی ئینشائی سێمیان شێوازی داخوازی ئەمرە شێوازی ئەمری چوارەمیشان شێوازی مەرجیە یعنی شەرت باشە شەرتی باشە سێریکە ئێمە ئەم 4 شێوازی کارمان هەیە بەس ئاگاتان لێبێ یەکەم و دووهەم زۆرن ئەزانی بۆ زۆرن چکە لەقیان لێ دەبێتەوە لەقیان لێ دەبێتەوە بەڵام سێم و چوارەم کەمن تەنها بریتین لە خۆیان لەقیان لێ نابێتەوە کەمن تەنها بریتین لە خۆیان باشە ئەجا یەکەم و دووەم کە زۆرن لەقیان لێ دەبێتەوە ئێستا ئاگال لەبێ کە یەکەم و دووەمەڵین زۆرن لەقیان لێ دەبێتەوە بەراوردێک بۆکەم لە نێوانیاندا چیمان لە دانانیە هەیە لە ڕاگەیاندنا دووبارە بێتەوانێ بە هەمان ڕێژەوە باشە بەڵام تەنها یەک دانە نەبێ کە لە ڕاگەیاندنا هەیە بەردەوام لە دانانیە نیمانە خاتێستم بەراوردێک بۆکەم لە نێوان ئەم دوانەیە بەراوردێک بۆکەم لە نێوان یەکەمیان شێوازی ڕاگەیاندن لەگەڵ شێوازی دانانی باشە طبعا جاها ئێستا ئێمە سەرەوانی تریش ئەگاتان لێبێ چوارەم پێنجەمەکە طبعا شێوازی ڕاگەیاندن دوو جۆرە کاڵین دوو جۆرە ئاگال لەوێ جۆرەکانی چییە ڕابردوو ڕانەبردووی لێبێتەوە باوکی من ڕابردوو ڕاگەیاندن ڕابردوو ڕانەبردووەکەی لێبێتەوانێ کاتە لە ڕاگەیاندن بە ڕابردوو شەمان و بە ڕانەبردووش هەمانە باشە کاتە ئەڵێن دوو جۆرەکە ئەلف ئەڵێن ڕێژەی باوکی من بەس ئەم 4 کەلیمەیە ڕاگەیاندن دانانی داخوازی مەرجی شێوازە بەتەنیا کە لقی لێ بۆ لقەکەی ئەڵی ڕێژە یعنی جۆری کارەکە باشە ڕێژەی ئەلف ڕێژەی ڕابردووی ڕاگەیاندن یعنی ئەمەیان ماضیە یان پاستە لقی باعەکەی ڕێژەی ڕانەبردووی ڕاگەیاندن یعنی ئەمەیان مضارعایان پرێزنتە جا سێریکە ڕابردووی ڕاگەیاندنەکە لقی لێ دەبێتەوە 4 ڕێژەیە بەڵام ڕانەبردووی ڕاگەیاندن لقی لێ نابێتەوە هەر یەک ڕێژەیە و تاو کەڵێن ڕابردووی ڕاگەیاندن 4 ڕێژەیە سێریکە ڕابردووی ڕاگەیاندنەکە ئەمەیە نزیک و تاو دوور بەردەوامەکەواتە ئەو ڕێژەکانیەتی باشە کەواتە با ئێمە لە ئەلفەوە دەست پێ بکەین ئەلف وتمان ئەمە ئەلف ڕێژەی ڕابردووی ڕاگەیاندن تەمەن کاڵین 4 ڕێژەیە ئێستا لەم نێوانەیە لقی لێ دەبێتەوە لەم نێوانەیە لقی لێ دەبێتەوانێ لەمەیە ئەمە ئەڵین 4 ڕێژەیە 4 ڕێژەکە چییە؟ ئەمانن یەکەم ڕێژەی ڕابردووی نزیکی ڕاگەیاندن دووەمیان ڕێژەی ڕابردووی تەواوی ڕاگەیاندن سێمیان ڕێژەی ڕابردووی دووری ڕاگەیاندن چوارەمیشیان ڕێژەی
ڕابردووی بەردەوامی ڕاگەیاندن ئەم چوارەیە بەڵام لقی باعەکەی ڕانەبردووی و ڕاگەیاندن تەنها خۆیەتی و لقی لێ نابێتەوانێ ها لقی باعەکەی ئەڵێن ڕێژەی ڕانەبردووی ڕاگەیاندن بەم شێوەیە ئێستا وتمان ئەمە بەراورد دەکەین لەگەڵ چییە؟ لەگەڵ دانانیە ئەها لەگەڵ دانانیە کەواتە دانانیش عینە ڕاگەیاندن لقی لێ دەبێتەوە هەرڵێن دوو جۆرە دوو جۆرەکە چییە؟ ڕابردوو ڕانەبردوو عین لە دانانیشە ڕابردوو ڕانەبردوومان هەیە ئەلف ئەڵێن ڕێژەی ڕابردووی بەڵام دانانی ئەمەیان با ڕێژەی ڕانەبردووی دانانی جاها ڕابردووی دانانیەکە یەک ڕێژەی کەمترە لە ڕاگەیاندنەکە سێ ڕێژەیە بەس ڕانەبردووی دانانی یەک ڕێژەیە و لقی لێ ناوێتەوە ئێکەوا بێت ئێستا ئێمە لە ئەلفەوە دەست پێ دەکەین ئەلف ئەڵێن چی؟ ئەلف ڕێژەی ڕابردووی دانانی ڕێژەی ڕابردووی دانانیش وتمان سێ ڕێژەیە سێ ڕێژەیە سێ ڕێژەکە چییە؟ هەرەها تەواو نزیک و تەواو دوورە ئەگەر لەبێ بەردەوام بەس لە ڕاگەیاندنە هەمانە بەردەوام بەس لە ڕاگەیاندنە هەمانە کەواتە ئێستا ها لەم بینەیە لقی لێ دەبێتەوە یەکەمیان ئەڵێن ڕێژەی ڕابردووی نزیک بەسەر نابێ بڵێ نزیکە بێ بڵێ نزیکی دانانی دووەمیان ڕێژەی ڕابردووی تەواو تەواوی دانانی سێمیان ڕێژەی ڕابردووی دوور دووری دانانی بەزەها ئەگەر لەبێ بەردەواممان نییە لقی باعەکەی ڕانەبردووی دانانی هەر خۆیەتی و لقی لێ نابێتەوە ڕێژەی ڕانەبردووی دانانی جاها لەبەرەوەی ئەم داخوازیش کەمە تەنها یەک دانەیە بۆ خۆی بەتەنیا ئەلێرەیە داخوازەکەش ئەنووسم چوارەم هێنە سێمیان سێمیان ئەڵێن شێوازی داخوازی بڵێ شێوازی داخوازی یان ڕێژەی داخوازی فەرقی نییە لەبەرەوەی یەک دانەیە لە قیل نابێتەوە کێشەمانە شێوازی داخوازی یان ڕێژەی داخوازی سێریکەن تا ئەمە ئەو دەکارەیەکە لە زمانی کوردیا خوێندومان هەمانن ئەمە ئەو دەکارەیەکە لە زمانی کوردیا هەمانن حەوت ڕابردوو دوو ڕانەبردوو یەک داخوازی ئەو دەکارەیە ئەنجا ئێمە ئەم دەکارە لە چیەوە دروستەکەین لە چاوگە دروستەکەین هەموو کارێک لە چاوگە دروستە بێت باشە کە لە چاوگە دروستە بێت ئەنجا گوێ بگرن ڕوونکردنەوەت بەمێ باشێ ساڵی مامۆستا تۆ حەوت ڕابردوو تێوتوم ئەمە چوار لە ناو ڕاگەیاندنە وایە سیانیش لە ناو دانانیە باشە ئەم حەوت ڕابردوو چۆن لە یەکتری جیا دەکەیتەوە دەبا بۆت قورسکەم تۆزێ ئەنجا دوای بۆت ئاسانەکەمەوە دەبام پێت بڵێم ئەم حەوت کار ڕابردووە هەر حەوتی لە قەت دروستە بێت هەر حەوتی لە قەت دروستە بێ قەت یعنی چی؟ چاوک ناقزنون وایە کاتەوەی مایە بتێ لە قەت یعنی بۆ من ئەگەر داخستنم هەبێت داخستنم هەبێ نونەکە لا دەبم ئەڵێم چی؟ ئەڵێم داخست باشە ئێستا ئەم داخستە ئەتوانم هەموو کارەکانی لە دروستکەم کە قەدا چۆن؟ با ئەنجا ئاسانی کەم کەواتە ئەم حەوت کارە ڕابردووە وتمان هەر حەوتی لە قەت دروستە بێت هەر حەوتی لە قەت دروستە بێ هەر حەوتی لە قەت دروستە بێت باشە باشە لێ مامۆستا حەوت ڕابردوو لە قەت دروست بێ چۆن لە یەکتری ئەنجا دەکەینەوە زۆر ئاسانە بار حەوتی قەتی تیا بێت بار حەوتی لە قەت دروست بێ ئەجنا زۆر ئاسانە هەر کارێک لەم کارانە نیشانەیەکی تایبەتی خۆی هەیە کە دەچێتە سەر قەدەکە بەو نیشانەیەتر ئەزانین کە ئەم قەدە لە چ ڕێژەیەکی ڕابردووایە لە حەوت ڕێژەکە چۆن سیرکەن ئێستا ئێمە ڕابردووی نزیکی ڕاگەیاندنمان هەیە ڕابردوو لە قەت دروستە بێ وایە ئەوە قەت نزیکی ڕاگەیاندن یعنی چی نیشانە ئەی ناڵێن هەموو کارێ نیشانەی هەیە ئەزان نیشانەی ڕابردووی نزیکی ڕاگەیاندن چییە نیشانەکەی ئەوەیە کە نیشانەی نییە
نیشانەکەی ئەوەیە کە نیشانەی نییە نیشانەی نییە ئەزانی یعنی چی یعنی هەر قەدی کارەکە خۆی لە هەمان کاتە پێشی دەوتێ ڕابردوو نزیکی ڕاگەیان یعنی ها بۆم نەگە بڵێم چی بڵێم دەرگاکەی داخست ئەگە من بێنمە بڵێم کاری داخست لە شێواز ڕێژێکدایە تۆڵی لەبەری لە قەت دروست بووە ڕابردووە باشە ڕابردووە لەبەرەوەی هیچ نیشانێکی نەچێت سەر کاتە ڕابردووی نزیکی ڕاگەیاندنە تێگەشتی کاتە ڕابردووی نزیک ڕاگەیاندن بۆیە لەم نیشانە هەیە بەڵام نیشانەکەی کە نیشانەی یعنی هیچی ناچێت سەر باشە کە هیچی نەچوە سەر نیشانەی ئەوەیە کە ڕابردووی نزیکی ڕاگەیاندنە یەڵا بێنە سەر ڕابردووی تەواوی ڕاگەاندن ڕابردوو لە قەت دروستە بێ ها سەیری کە چۆن با هەمووی لەمە بۆ دروستکەمە ها داخست بۆ نمونە ئەمە داخست باشە داخست ڕابردوو لە قەت دروستە بێ تەواوی ڕاگەیان یعنی نیشانی تەواوی ڕاگەیانیش چییە وە یان وە ئەوە لە کاتی خۆیان ئەزانی کەی ئەمەیان بەکاردێ کەی ئەمەیان بەکاردێ جا نیشانی وەیان وە عادەتی وایە دایما چتە دوای قەدەوە ئەچێتە دوای قەدەوە اینجا ها ئەمە کاتی خۆی پێ دەڵم کەی ئەمەیان بەکاردێ کەی ئەمەیان بەکاردێ اینجا ئێستا بۆ من ئەگەر ڕابردووی تەواوی ڕاگەیان لە داخستەوە دروستکەین چیەکەیت یەتە ئێرەوانێ لە داخستووە باشە داخستووە بەو شێوەیە ڕابردووی دووری ڕاگەیان ڕابردوو لە قەت دروستە بە دوور ڕاگەیان نیشانی دوور ڕاگەیانی بریتێ لە بوو ئەم بۆش عادەتی وایە چتە دوای قەدەوە یعنی ئەڵێ چی ئەڵێ داخستە بوو ڕابردووی بەرداوام ڕاگەیان ڕابردوو لە قەت دروستە بەرداوام ڕاگەیانی نیشانی بەرداوام ڕاگەیان دێ بەس ئاگاتان لەبێ دەبە پێچەوانەی نیشانەکانی تری ڕابردووانێ دائەکەوێتە پێشەوە لە هەموو نیشانەکانی ڕابردووە هەو ڕابردووەکە بەس بەردەوام داکەوێتە پێشەوە یعنی ها یەتە ئێرەوانێ ها لێرەدا مادەم بەشی یەکەمی هەیە یەتە ئێرەڵێ چی دادەخست ئەمی تریان ڕابردووی نزیکی دانانی ڕابردوو لە قەت دروستە بێ نزیکی دانانی یعنی چی نیشانی نزیکی دانانی چییە بایە ئەم بایەش ئەچێتە دوای قەدەوانێ ئەها کەواتەڵێ چی ئەڵێ داخستە بە ئەو دەیە کاتیەوە بەس بۆ بەردەوامتیایەتی باشە ئەڵێ داخستە بە ئەمتە ڕابردووی تەواوی دانانی ڕابردوو لە قەت دروستە بێت تەواوی دانانی نیشانەکەی بێت ئەم بێتەش ئەچێتە دوای قەدەوە باشە کەواتەڵێ چی داخستە بێت ڕابردووی دووری دانانی ڕابردوو لە قەت دروستە بێت دووری دانانی نیشانەکەی چییە بوو بایە باشە تەمان ئەم نزیک و دووری دانانی قسەکردنی سلێمانی هەڵ نەبژاردەوە تۆزێکی شەمان بۆ دروستەکە بەس لە کاتی خۆی پێتان ئەڵێم ئەم بوو باش ئەچێتە دوای قەدەوە دیسان باشە کەواتەڵێ چی داخستە بوو بە کەواتە هەر حەوت کارەکە لە قەت دروستە بێ قەدیتیایە بەس بە نیشانەکانە جیاکەینەوە ئەمە چی ئەمە بەس ڕابردوو لە قەت دروستە بێ ئەتر کچم کوڕم هەر کارێکی ترمان هەیە لەم کارانە لە ڕێک دروستە بێت ئەم سێ کاری تر لە ڕێک دروستە بێ ڕانەبردی و ڕاگەیاندن لە ڕێک دروستە بێ ڕانەبردی دانانی هەر لە ڕێک دروستە بێ داخوازیش هەر لە ڕێک دروستە بێت ئەی باش ئەڵێ مامۆستا کێشەیەکەوە دروستکردم سێ کاری تریشمان هەبێت لە ڕێک دروستە بێ ئەی چۆن ئەم کاران لە یەکتر جیا دەکەیتەوە هەر دیسان بە نیشانە نەمان و تۆ هەموو کاری نیشانەی هەیە دیسان بە نیشانە هەرێکی لەم کارانە نیشانەی هەیە ڕانەبردووی ڕاگەیاندن نیشانەکەی دێ ئەکەوێتە پێشەوە ڕانەبردووی دانانی نیشانەکەی بێ ئەکەوێتە پێشەوە داخوازی نیشانەکەی بێ کەواتە ئەو نیشانانەی ئەچنە سەر ڕێک بە عەکسی نیشانەکانی قەدەوەیە هەموو یەکەوێتە کوانێ پێشەوە بە زەوانەیە ڕابردوو هەموو یەکەوێتە کوێوە دواوە جگە لە بەردەوام باشە ئەی باشە سێریکە ئەڵێ باشە مامۆستا ئەی تۆ باشەوە ئەزانم ئەگەر دەچووە سەر ڕێک ڕانەبردووی ڕاگەیاندنە ئەی ئەم دوانە چۆن لە یەکتری جیا دەکەینەوە وایە جۆ بگرن بە جێناوی لکاوەکانە بە جێناوی لکاوەکان دایما ئەو کارانی کە لە ڕێک دروستە بن یەکسەرە بێت جێناوی لکاوی بکارەکانیشیان لەگەڵا بنووسین چکە ڕێک واتای نییە بەس قەد واتایە سا داخزە لە دەرگاکە داخز واتایە قەدە بەس ڕێک واتای نییە کە واتای نەبێ یەکسەر ئەبێ جێناوی لکاوی بکارەکانشین لەگەڵا بنووسین هەمیشەش ئەو کارانی لە ڕێک دروستە بن جێناوی لکاوی بکارەکان چێتە دوای ڕێکەوە دەو ڕێک و جێناوی لکاو بێ و ڕێک بوو جێناوی لکاو لەگەڵ بێ و ڕێک و جێناوی لکاو جا سێری کە دیسانەوانەیە ئاگال لەبێ ئەڵێ باشە مامۆستا من ئەزانم ئەم دوو کارە ئەم دوانە ئەگەر دەچووە سەر ڕێک ئەوە نیشانەی دەوەرەگرێ ئەهین ئەگەر دەچووە سەر ڕێک ئەوە ڕانەبردووی ڕاگەیاندنە دەوەرەگرێ بەس ئەگەر بچووە سەر ڕێک ئەم دوانە چۆن لە یەکتری جیا دەکەینەوەوانەیە بە جۆری جێناو لکاوەکانە جێی دەکەینەوە بە جۆری جێناو لکاوەکان جارێ ها بەس کارێک ڕانەبردوو بێ مهمە ڕانەبردوو بێ ڕاگەیاندن بێ دانانی بێ کۆمەڵی هەیە ئەیش کۆمەڵەی سێیەم جیاوازە لە دوو کۆمەڵەی کە ئەو ساپیان وتن کۆمەڵی میمان و فای
کۆمەڵی سێم چییە؟ کۆمەڵی سێم لە جیاتیەوەی فای جێنای لکاویشی نەبێ دوانیشی هەیە. کۆمەڵی سێم یعنی کۆمەڵی ئاتوویەتی پێڵین. میم یا و نون ئیت نون ئاتوو یەت و نون. لە باتوی فای جێنای لکای نەبێ دوانیشە بێ بۆ ناسینەوەڵین ئاتوویەتە ژینای بێ کۆمەڵەکە جوان بنووسین. ئەمیشیان مادەمە ڕانە بردووە هەر کۆمەڵی ئاتوویە دووەرەگرێ. میم یا و نون ئیت نون ئاتوو یەت و نون. باشە؟ ئێستاڵی مامۆستا ئێستا من ئەم دوو کارە لە یەکتری جیاکەمەوە. ئەگەر دەچووە سەر ڕەگ ڕانە بردووی ڕاگەیاندنە، ئەگەر بچووە سەر ڕەگ و جێنای لکای ئاتوویەتی وەرگرت ڕانە بردووی دانانیە. باشە کەواتە ئەم دوانە بەچی لە یەکتری جیا دەکەینەوە بەس بە نیشانە ئەم دوانە چۆن یەکتری جیا دەکەیتەوانێ بە جۆری جێناو لکاوەکانە. کچەکەم کوڕەکەم ڕانە بردوو کۆمەڵی ئاتوویە دووەرەگرێ بەس داخوازی کۆمەڵێکی تایبەت هەیە بەخۆی ئەیش کۆمەڵی بزوێن و نونە. کۆمەڵی چوارەمی پێوتێ کە تەنها دوو جێنای لکاوە بۆ کەسی دومی تاک و کۆ. کەواتە ئەمەش کورتەی ئەو دەرسانەیە کە ئیشەڵا دەرسی داهاتوو دەسەگەین بە ڕێزمانی پۆلی 12. دەی بەخواتان نەسپێرم خواتان لەگەڵ.